بەرەبەیانی زوو ئەوەی دانیشتوانی گەڕەکی کارێزانی هەولێری بە ئاگاهێنایەوە تەقینەوەی درۆنی بەرەی مقاومەی عێراقی بوو. ستیە عەبدولکەریم بەتەنها لە نێو ئەم خانووەدا دەژی. شەوی ڕابردوو وەک خۆی دەڵێ دڵی خەبەریدا بوو کە شتێک ڕوودەدات، بۆیە پەیوەندی بە کوڕەکەیەوە دەکات و دەچێتە ماڵی ئەوان. والله هێوارەکە لەغباری ئەوەی پیشاندە زۆر وازەکەن تەواو ناخۆش بگەلک گوت بەخوا ئەشەو لە لای بەش نەداتن گوت تەفەنەوە کوڕەکەم محەممەدی گوت مەرە بم بەمارم بەخوا دێر ناوێرم ئەی گوتی باشەوە لەگە خێزانی هاتن وڵا هاتن سەعات 11 بۆ بزانام ڕۆم چوو ماریوە ئەو لە سبەینێ هەسام نێژم کە سەعات 5 بۆ بزانام 5 دابوو نێژم کرد لەگە بوو کەمەرەوە پارمان داوە ئەو ژنە دیرامان گریار بە گریان گاسی کردم وتی وەڵا مارێت و وێران بۆ درۆن لە مارێن بۆیدایە کاوری کردیە. دانیشتوانی گەڕەکەکە هەمووان یەکتر دەناسن، بیانۆیەک نابیننەوە بۆ ئەم هێرشە درۆنیانە. سێن پێدا زران هەم خۆینە هەم شتی دەناسین ئەوبەر هەم قەدیمین هەم زرانی قەدیمین زرانی نوێمان نییە برێها غێری هەولێری بیانی بێت ئەلحەمد هەم خۆمانەیە ئەوە حەشوای احتیمالە بە هەڕمەشی ئەو منتیقەی قەسب بکەن. زاری یەکەم نیە ئەوە چاپێن زارە ڕاستی ئێمە زۆر شڕژاوین لەو لەڕەکە. درۆنی دووەم لە گەڕەکی پشتەوە کەوتووەتەوە. ماڵێکی کردووەتە ئامانج کە ژن و پیاوێک تێیدا دەژین. باوکی زیاد جەڵدەی مێشک لێی داوە. لەسەر جێگایە و بەردەوام چارەسەر وەردەگرێ. دایکی پەیوەندی پێوە دەکات و دەڵێت فریامان کەوە. ساعة 6:20 دقيقة بوو دایک تەلەفۆن لێ کردم گوت وەرە تەقینەوەک لە ماریمە کرایە لە سەربانە درۆنێک بە مباشەڕی وقاتی دیوەم لەسەرێ لە غورفەی سەرێ درۆنێک خۆی لێدا لە سەقفەکەشی هەموو کرد بووە کاتە تەماشامان کرد وێرانە هەموو تۆز و بۆم کبریت و ئەو شتانی هەموو تێدا بوو بە سەریعی ئەوانم هینا دەرێ و بردمە لای خۆم داکە من وەزعی باش نەبوو بردمە خەستخانەی هیچ باشە الحەمدوللا ئێستا زۆر باشە. ماوەی 2 ڕۆژە هێرشە درۆنیەکانی بەرەی مقاومەی عێراقی کوێرانە ناوچەی نیشتەجێبوون دەکاتە ئامانج. لە سەرەتای جەنگەوە تاوەکو ئێستا زیاتر لە 580 هێرشی موشەکی و درۆن کراوەتە سەر هەرێمی کوردستان. زۆربەی ئەو هێرشانەش ئاراستەی هەولێر کراون. گروپەکانی بەرەی مقاومە دوێنێ هەڕەشەیان کرد گوتیان لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا هێرشەکانمان بۆ سەر ناوچەکە 2 هێندە زیادەکەین وەک ئەوەی وتیان جێبەجێیان کرد بەڵام ئەوەی کە کراوەتە ئامانج شوێنی نیشتەجێبوونی خەڵکە. هونەر ئەحمەد دەنگی ئەمریکا هەولێر.